من قوتابیم لە پایتەختی پایتەختەوە بەڵێ من قوتابیم لە پایتەختی پایتەختەوە ئەو زانستە بەدەستدێنم داهاتووم ڕۆشن بێتەوە ئەتۆی منزلگای فێرکردن هەر تۆی فێرگەکەی پایتەختم سپاس بۆ ئێوە مامۆستا ئێستا من زۆر بەبەختم بەم زانستە دەینەخشێنم جێی پەنجەم لەم نیشتیمانە خوددا ئاواکەی ئەم خاکە خاچی کورد و کوردستانە ئەمە دەبوانی خۆشەویست میوانە بەڕێزەکان ئەمڕۆ لە هەولێری قەڵاو منارەی نەبەردی و خەبات و تێکۆشانەوە هەولێری پایتەختی کوردستان هەولێری چاودڵی هەر چوار پارچەی کوردستان قوتابیانی دەرچوو لە پەیمانگەی تەکنیکی پایتەخت بە ڕوانامەی دەرچوون وەردەگرن بەڕێزان سەرەتای مەراسیمەکەمان بەهاتنە ژوورەوەی ئاڵای قەشەنگ و پیرۆزەکەی کوردستان و ئاڵای پەیمانگەی تەکنیکی پایتەخت و ئاڵای بەشەکانی پەیمانگە بەڕێ و ڕەس دێنە گۆڕەپانی ئاهەنگ و دەست بە ئاهەنگەکەمان دەکەین مازۆلگەی فێرکردن ئەی ڕێگەی سەرکەوتن ئەی پایتەخت شوێنی پێگەیاندن جێکار وەرزاکردن ئەی پایتەخت مازۆلگەی فێرکردن ئەی ڕێگەی سەرکەوتن ئەی پایتەخت شوێنی پێگەیاندن جێکار وەرزاکردن ئای کە دڵخۆشم ئەمن قوتابیم لە پەیمانگە ئای کە دڵخۆشم ئەمن قوتابیم لە پەیمانگە پەیمانگەی من پایتەختە پڕ لە دەنگ و لە ڕەنگە پەیمانگەکەم خۆش دەوێ لەگەڵ گشت مامۆستاکان دەستم دەگرن بۆ فێربوون پێم دەبەخشن تواناکان سوپاس پەیمانگەی پایتەخت خەونەکانت بەدیهێنام سوپاس پەیمانگەی پایتەخت ئەی پایتەخت مازۆلگەی فێرکردن ئەی ڕێگەی سەرکەوتن ئەو بەشە لە ساڵی 2015-2016 دامەزراوە و لە ژمارەی دەرچوانی ئەو بەشە 33 قوتابیان خوێندکاران لەم بەشە ئاشنا دەکرێن بەو تەکنیکیە ژمێریاریانەی کە لە کەرتی تایبەت بەکاردێن وەک ژمێریاری کۆمپانیاکان بۆ ئەوەی هەلی کاری زۆرتر بۆ دەرچوانی ئەم بەشە بڕەخسێنرێت لە کۆمپانیاکان دەرچوانی خۆشەویستی بەشی ژمێریاری تکایە ئاڵاکانتان بەرز بکەنەوە تکایە ئاڵاکانتان بەرز بکەنەوە ئاڵای پیرۆزی کوردستان ئاڵای خوێنی شەهیدان ئەو ئاڵایەی پێشمەرگەی خۆڕاگرنەی هێش بکەوێ ئەو ئاڵایەی بە سەدان و هەزاران شەهیدمان لە پێناویدا خوێنی لێدەچۆڕە بەڵام هەر بە شەکاوایی مایەوە ئاڵاکانتان بەرز بکەنەوە دەرچوانی خۆشەویست پایتەخت منزلگای فێرکردن پایتەخت منزلگای فێرکردن ئەی ڕێگای سەرکەوتن پایتەخت شوێنی پێگەیاندن جێی پەروەردەکردن لە سایەی تۆدا حەسامەوە وەکو سێبەری درەخت خەونەکەت بەدیهێنام سوپاس پەیمانگای پایتەخت بووم بە خاوەن بڕوانامە
خەون و ئاواتم هاتەدی پایتەخت فێرت کردم داهاتوم چۆن بێتەدی پایتەخت منزڵگای فێرکردن ئەی ڕێگای سەرکەوتن ئێستاش دەرچوانی بەشی کۆمپیوتەر نیتوۆرک باڵای ڕەنجیشین دێنە گۆڕەپانی ئاهەنگ بەخاوەن بڕوانەمە خەون و ئەواتم هاتەدی پایتەخت فێری کردم کە داهاتوم چۆن بێتەدی پایتەخت کۆمپیوتەر نیتۆرک زانستێکی سەردەمیانە و چاڵاکە لە بوارەکانی ژیان قوتابیان لە کاتی خوێندنیان فێری زانستی تەکنەلۆجیا دەکرێن و فێری دروستکردنی پرۆژەی ئەلیکترۆنی و تۆڕەکانی کۆمپیوتەر دەکرێن و چۆنیەتی پێکەوە گرێدانی هێڵەکانی ئینتەرنێت و چەندین زانستی نوێی تەکنەلۆجیا بە بەکارهێنانی تاقیگەی کۆمپیوتەر و تاقیگەی تایبەت بە نیتۆرک دەرچوانی خۆشەویست ئاڵەکانی دەستان بەرز بکەنەوە بە گڕوتینێکی زۆرەوە ئاڵەکانتان بەرز بکەنەوە ئێستاش دەرچوانی بەشی دەرمانسازی باڵای ڕەنجی پەمەیی دێنە گۆڕەپانی ئاهەنگ تکایە دەرچوانی خۆشەویست ئاڵاکانتان بەرز بکەنەوە بە گڕوتینەوە زۆر ساردن ئاڵاکانتان بەرز بکەنەوە ئەم بەشە لە ساڵی 2017-2018 دامەزراوە ژمارەی دەرچوانی ئەو بەشە بریتین لە 150 قوتابی گرنگی ئەم بەشە لەوەدایە مەبەست لەی ئامادەکردنی یاریدەدەری پزیشکی پسپۆرە لە بواری تەندروستی دەرمان بۆ ئەوەی خزمەت پێشکەش بە کەرتی تەندروستی بکەن قوتابیان و خوێندکاران ئەم بەشە تەواو دەکات دەبێتە خاوەن بڕوانەمەی یاریدەدەری پزیشکی دەرمانساز دەرچوانی ئەم بەشە لە کۆمەڵێک دەرفەتی جیاواز پەیداکردنی کاریان دەست دەکەوێت دەرمانخانەی نەخۆشخانەی گشتی و تایبەتەکان دەرمانخانەی تایبەت کۆگای دەرمان مەندووبی دەرمان کۆمپانیاکانی دەرمان سەنتەرەکانی توێژینەوە پایتەخت فێری کردم کە داهاتوم چۆن بێتەدی پایتەخت فێری کردم کە داهاتوم چۆن بێتەدی ئەی پایتەخت مەزۆلگەی فێر کردن ئەی ڕێگەی سەرکەوتن ئەی پایتەخت شوێنی پێگەیاندن زیبکار وەرداگرتن ئەی پایتەخت مەزۆلگەی فێر کردن ئەی ڕێگەی سەرکەوتن ئەی پایتەخت شوێنی پێگەیاندن زیبکار وەرداگرتن زیبکار وەرداگرتن ئەی پایتەخت مەزۆلگەی فێر کردن ئەی ڕێگەی سەرکەوتن ئەی پایتەخت شوێنی پێگەیاندن زیبکار وەرداگرتن لەسەی تۆدا حەسەمەوە وەکو دەرچوانی خۆشەویست تکایە ئاڵاکانی دەستان بەرز بکەنەوە دەرچوانی خۆشەویست تکایە ئاڵاکانی دەستان بەرز بکەنەوە پایتەخت مەزۆلگەی فێر کردن ئەی ڕێگەی سەرکەوتن ئەی پایتەخت شوێنی پێگەیاندن زیبکار وەرداگرتن
پایتەخت فێری کردم کە داهاتم چۆن بێتە دی ئێستاش دەرچوانی بەشی زمانی ئینگلیزی بە ئاڵای ڕەنجی زەرد دێنە گۆڕەپانی ئاهەنگ. ئەم بەشە لە ساڵی 2017 دامەزراوە و ژمارەی دەرچوانی ئەو بەشە بریتیە لە 126 قوتابی. زمانی ئینگلیزی پێویستیەکی سەرەکیە بۆ دەستگا پەروەردەییەکان و بازرگانی و دەستگای زانیاریەکان، بۆیە هەر کەسێک ئاستی ئەکادیمی زمانەوانی ئینگلیزی وەک پێویست بێت دەرفەتەکانی کاری زیاتر بەڕوودا دەکرێتەوە بۆ ئەوەی وەک مامۆستا یان کارمەندی کۆمپانیا و ڕێکخراوەکان وەک وەرجێر کار بکات. لەسایی تۆدا حەسامەوە وەکو سێباری دراخێت خەونەکانت بەدیێنام سوپاس پەیمانگەی پایتەخت خەونەکانت بەدیێنام سوپاس پەیمانگەی پایتەخت. من فێری زمان دەبم، من فێری زمان دەبم بە ئەندازەی دەرکەوتن ناوەستم لەم زانستە بەدەست دێنم سەرکەوتن. دەرچوانی خۆشەویستی بەشی ئینگلیزی تکایە ئاڵەکانی دەستان بەرز بکەنەوە. بەخاوەن بڕوانامە خەون و ئەواتم هاتە دی پایتەخت فێری کردم کە داهاتم چۆن بێتە دی پایتەخت فێری کردم کە داهاتم چۆن بێتە دی پایتەخت مەزۆلگەی فێر کردێ ئەی ڕێگەی سەرکەوتێ ئەی پایتەخت شوێنی پێگەیاندێ جێکار وەرداگرتێ ئەی پایتەخت مەزۆلگەی فێر کردێ ئەی ڕێگەی سەرکەوتێ ئەی پایتەخت شوێنی پێگەیاندێ جێکار وەرداگرتێ پایتەخت مەزۆلگەی فێر کردێ ئەی ڕێگەی سەرکەوتێ ئەی پایتەخت شوێنی پێگەیاندێ جێکار وەرداگرتێ ئەی پایتەخت مەزۆلگەی فێر کردێ ئەی ڕێگەی لەسایی تۆدا حەسامەوە وەکو سێباری دراخێت خەونەکانت بەدیێنام سوپاس پەیمانگەی پایتەخت خەونەکانت بەدیێنام. ئێستاش دەرچوانی بەشی کارجێڕیکار بە ئاڵای ڕەنجی پرتەقاڵی دێنە گۆڕەپانی ئاهەنگ. ئەم بەشە لە ساڵی 2017 دامەزراوە و ژمارەی دەرچوانی ئەو بەشە 7 قوتابیە. دەرچوانی بەشی کارجێڕیکار لە ماوەی خوێندن لەم بەشە ئامادە و ڕاهێنراو دەبن بۆ ئەوەی بتوانن کۆمپانیا و ناوەندەکانی کەرتی تایبەت و کەرتی گشتی ڕۆڵی بنیادنان و گەشە پێدانی دامەزراوەکان ببینن.
من دەرچووی ئەم پایتەختەم من دەرچووی ئەم پایتەختەم کارجێڕی کارە بەشم لە ئێستا و لە داهاتووش پڕ لە وزێ لەشم ئاڵاکانی دەستان بەرز بکەنەوە دەرچوانی خۆشەویست زۆر ساردن گەرمتر ئاڵاکانتان بەرزکەنەوە لەسەی تۆدا حەسەمەوە وەکو سێباری دراخێت ئەوونەکانت بەدیێنە سوپاس پەیمانگەی پایتەخت دەرچوانی بەشی شیکاری نەخۆشیەکان بە ئاڵای ڕەنجی سوور دێنە گۆڕەپانی ئاهەنگ ئەم بەشە لە ساڵی 2019-2020 دامەزراوە و ژمارەی دەرچوانی ئەم بەشە 132 قوتابیە. قوتابیان خوێندکاران لەم بەشە بە ئامێری پێشکەوتووی پزیشکی ڕاهێنانیان پێدەکرێت و ڕادەهێنرێن بۆ ئەوەی بە شێوەیەکی ستاندارد نەخۆشیەکانیان دەستنیشان بکەن. لەگەڵ ئەوەشدا ئەوە لە بەرچاو دەگیرێت کە پرۆگرامەکانی خوێندن و ئەو سەرچاوانەی دەخوێندرێن بگونجێن لەگەڵ سیستەمی تەندروستی ناوخۆ و دەرەوە. دەرچوانی ئەم بەشە دەتوانن لە تاقیگەی نەخۆشخانە و کۆمەلگە پزیشکەکان دەوام بکەن. ئاڵاکانی دەستان بەرز بکەنەوە دەرچوانی خۆشەویست. بەشی من شیکاریە بەشی من شیکاریە داهاتووی نیشتیمانە هەمومان بۆ پایتەخت و پایتەختیش بۆ هەمومانە. وەکو سێباری دراخێت ئەوونەکانت ئاڵاکانتان دەرچوانی خۆشەویست بە گروتینەوە زۆر ساردن. ئەوونەکانت بەدیێنە سوپاس پەیمانگەی پایتەخت پایتەخت مەزۆلگەی فێرکردن ئەی ڕێگەی سەرکەوتن ئەی پایتەخت شوێنی پێگەیاندن جێکار وەرداگرتن ئەی پایتەخت مەزۆلگەی فێرکردن ئەی ڕێگەی سەرکەوتن ئەی پایتەخت شوێنی پێگەیاندن جێکار وەرداگرتن خاوەنی بڕوانامەی دبلۆم لە بواری پەرستاری کە کار ئاسانی دەکات لە داهاتووی کاریان چ لە نەخۆشخانە حکومیەکان بێت یان نەخۆشخانە تایبەتەکان بێت. پیشەی پەرستاری فرەلایەنە لە زۆربەی بەشەکانی نێو نەخۆشخانە دەتوانن کار بکەن. من دەرچووی پەرستاریم من دەرچووی پەرستاریم داهاتووی من دیارە پەیمانگەی پایتەختەکەم هەر پێشەنگە لەم شارە. ئاڵاکانتان بەرزکەنەوە دەرچوانی خۆشەویست هەر هەمووتان بەیەکەوە. شوێنی پێگەیاندن جێکار وەرداگرتن ئەی پایتەخت مەزۆلگەی فێرکردن ئەی ڕێگەی سەرکەوتن ئەی پایتەخت شوێنی پێگەیاندن جێکار وەرداگرتن
پایتەخت منزڵگای فێرکردن، پایتەخت ئەی ڕێگای سەرکەوتن، پایتەخت شوێنی پێگەیاندن، جێی پەروەردەکردن. لە سایەی تۆدا حەسامەوە وەک سێبەری درەخت، لە سایەی تۆدا حەسامەوە وەک سێبەری درەخت. خەونەکەت بەدی هێنام، سپاس پەی مانگای پایتەخت. لەسەی تۆدا حەسامەوە وەکو سێباری دراخێت، خەونەکانت بەدیهێنام، سوپاس پەی مانگەی پایتەخت. خەونەکانت بەدیهێنام، سوپاس پەی مانگەی پایتەخت. دەرچوانی خۆشەویست تکایە ئاڵاکانتان بەرز بکەنەوە. ئەو ئاڵای بەسەدان و هەزاران شەهیدمان لە پێناویدا خوێنی لێچۆڕا، بەڵام هەر بە شەکاوەیی دەمێنێتەوە. شوێنی پێگەیاندن، جێی پەروەردەکردن. ئێستاش مامۆستایانی بەڕێزی پەیمانگا بەڕێ و ڕسم دێنە گۆڕەپان. مامۆستایانی پەیمانگەی تەکنیکی پایتەخت بەخێر بێن، بەخێر بێن چراکانی ڕۆشنایی زانست، بەخێر بێن بۆ نێو ڕۆڵەکانتان. سڵاوتان لێبێ، سڵاو لە هەک بەپڕ زانستەکەتان. بەخێر بێن ئەمڕۆ بەرهەمی 2 ساڵەی خۆتان بە چاوی خۆتان ببینن کە چۆن بڕوانامەی سەرکەوتن بەدەستدێنن. بەخێر بێن مامۆستایانی بەرز و بەڕێز. خەونەکانت بەدیهێنام، سوپاس پەی مانگەی پایتەخت. پایتەخت مەزۆلگەی فێرکردن، ئەی ڕێگەی سەرکەوتن. ئەی پایتەخت شوێنی پێگەیاندن، جێی پەروەردەکردن. ئەی پایتەخت مەزۆلگەی فێرکردن. دەرچوانی خۆشەویست هەڵسنە سەر پێکانتان. سوپاس و پێزانینی خۆتان ئاراستەی مامۆستا خۆشەویستەکانتان بکەن. هەمووتان بە یەکەوە بڵێن سوپاس مامۆستاکەم. گەرمتر سوپاس مامۆستاکەم. گوێم لێ نییە؟ سوپاس بفەرمونون. لەسەی تۆدا حەسامەوە وەکو سێباری دراخێت، خەونەکانت بەدیهێنام، سوپاس پەی مانگەی پایتەخت. خەونەکانت بەدیهێنام. بەڵێ بەڵێ من قوتابیم لە پایتەختی پایتەختەوە. بەڵێ بەڵێ من قوتابیم لە پایتەختی پایتەختەوە. ئەو زانستە بەدەستدێنم داهاتوم ڕۆشن بێتەوە. ئەتۆی منزڵگای فێرکردن، هەر تۆی فێرگەکەی پایتەختم. سپاس بۆ ئێوە مامۆستا. ئێستا من زۆر زۆر بەبەختم
بەم زانستە دەینەخشێنم جێی پەنجەم لەم نیشتیمانە خدا ئاواکەی ئەم خاکە خاچی کورد و کوردستانە شوێنی پێگەیاندێ جێبار وەرداگردن ئەی پایتەخت مەزۆڵگی فێرکردن ئەی ڕێگەی سەرکەوتن ئەی پایتەخت شوێنی پێگەیاندێ جێبار وەرداگردن لەسەی تۆدا حەسامەوە وەکو سێباری سوپاس پەیمانگەی پایتەخت ئەی پایتەخت مەزۆڵگەی فێرکردن ئەی ڕێگەی سەرکەوتن ئەی پایتەخت شوێنی پێگەیاندێ جێبار وەرداگردن ئەی پایتەخت مەزۆڵگی فێرکردن ئەی ڕێگەی سەرکەوتن ئەی پایتەخت شوێنی پێگەیاندێ جێبار وەرداگردن ئای کە دڵخۆشم ئەمن ئای کە دڵخۆشم ئەمن قوتابیم لە پەیمانگە پەیمانگەکەی من پایتەختە پڕ لە دەنگ و لە ڕەنگە ئێستاش دەستەی ئەمیندارانی پەیمانگە دێنە ژوورەوە کە پێک دێن لەم بەڕێزانەی خوارەوە یەک بەڕێز هاوژین ئەحمەد سەلام ئەندامی دەستە دوو مامۆستا ئامانجی یونس عوسمان ئەندامی دەستە سێ دکتۆر فەرهاد عەلی مستەفا ئەندامی دەستە چوار دکتۆر نیاز عەدنان محەممەد ئەندامی دەستە پێنج دکتۆر خالید ئەکرەم عەباس ئەندامی دەستە شەش دکتۆر سەردار محەممەد ڕەشید سەرۆکی دەستەی ئەمیندارانی پەیمانگە پەیمانگەی تەکنیکی پایتەخت لە ساڵی خوێندنی 2015-2016 دامەزراوە لە ڕێکەوتی 23/11/2015 بە فەرمی لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی مۆڵەتی وەرگرتووە لە بەشەکانی ژمێریاری کۆمپیوتەر نیتۆرک ڕێنمایی کشت و کاڵی دەرمانسازی زمانی ئینگلیزی کارجێڕی کار شیکاری نەخۆشیەکان کارەبا و میکانیک پەرستاری پێک دێت پەیمانگەی تەکنیکی پایتەخت تایبەت هەوڵ دەدات لە پرۆسەی خوێندن و فێرکردندا توێژینەوە ئەنجام بدات و کاری هاوبەشی زانستی ساز بکات لە ڕوانگەی باوەڕبوون بەکارکردن لە ڕووی چەندایەتی و کوالێتی بەرزی زانستی هەروەها دەرچوانی ئامادە دەکات کە لەگەڵ ئاستی پێداویستی بازاڕی کار لە کەرتی گشتی و تایبەت بسازێ و دوجار ببێتە سەرکردەیەکی ڕاهێنراوی پیشەیی لە بازاڕی کاری کوردستاندا بۆ زانیاریتان ژمارەی دەرچوانی ساڵی خوێندنی 2021-2022 لە پەیمانگەی تەکنیکی پایتەخت 703 قوتابیە ئامادەبوانی بەڕێز کەسوکاری دەرچوانی خۆشەویست میوانە بەڕێزەکان مامۆستایانی دەرچوانی ئازیز ئەمڕۆ بە ئامادەبوونی ئێوەی خۆشەویست
پەیمانگەی تەکنیکی پایتەخت تایبەت سێمین خولیانجی دەرچوانی بۆ حەوت بەشی جیا ساز دەکات کە ئەمڕۆ لەم کەرنەڤاڵە جوانەدا 703 قوتابی کاندید بۆ وەرگرتنی بڕوانامەی دبلۆمی تەکنیکی لە 7 پسپۆڕی جیاواز. بۆ ئەم کەرنەڤاڵە ئاکادیمیە خولەکێک دەوەستین بۆ ڕێزگرتن لە گیانی پاچی شەهیدانی کوردستان لەگەڵ مارشی نەتەوەیی ئەی ڕەقیب. سەربەرزی بۆ کەسوکاری شەهیدانمان. ئێستاش داوا لە بەڕێز دکتۆر سەرهەنگ قادر سورچی ڕاگری پەیمانگەی تەکنیکی پایتەخت دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتاری پەیمانگەی تەکنیکی پایتەخت. بە ناوی خوای مەزن و دلۆڤان ئەو کاتتان باش بەڕێزان سەرۆک و ئەندامانی دەستەی ئەمینداری میوانانی قەدرگران قوتابیانی خۆشەویست بە بۆنەی دەرچوونی دەستەیەکی دیکە لە قوتابیان و خوێندکارانی پەیمانگەکەمان بە ناوی ئەنجومەنی پەیمانگای تەکنیکی پایتەخت تایبەت پیرۆزبایەکی گەرم ئاراستەی دەرچوانی بەشەکانی پەرستاری دەرمانسازی شیکاری نەخۆشیەکان زمانی ئینگلیزی کارجێڕی کارژمێریاری کۆمپیوتەر نیتۆڕک دەکەین. هەروەها پیرۆزبایی لە خۆمان و بەڕێزان لە دەستەی ئەمینداری و ئەنجومەنی پەیمانگا و مامۆستایان و خانەوادەی قوتابیان و خوێندکارانی خۆشەویست دەکەین. بەڕێزان لە خولی شەشەمی دەرچوانی ساڵی خوێندنی 2021-2022 703 قوتابی خوێندکار بڕوانامەی دەرچوون لە بەشەکانی دەرمانسازی شیکاری نەخۆشیەکان پەرستاری ژمێریاری کۆمپیوتەر نیتۆڕک زمانی ئینگلیزی کارجێڕی کار وەردەگرن. ئەو بۆ نەگرینگە بە درفەت دەزانم کە پیرۆزبایی لە یەکێکەی دەرچوان و خانەوادەکانیان بکەم هەروەها سوپاسی خانەوادە بەڕێزەکانیان بکەم کە لە ماوەی 2 ساڵی ڕابردوو توانیویانە بە شێوەیەکی هەمەلایەنە لە ڕووی مادی و معنەویەوە یارمەتی قوتابیان بدەن و بە سەرکەوتووی بڕوانامەی دیبلۆم لە پەیمانگاکەمان بەدەست بهێنن. لەلایەکی تریشەوە نابێت ڕۆلی مامۆستایانی پەیمانگاکەمان لەبیر بکەین کە لە 2 ساڵی ڕابردوودا هەموو هەوڵێکیان خستۆتە گەر تاک و قوتابیان خوێندکاران پڕهەک بە بکەن بۆەوەی لە بازاڕی کاردا ئەسپی خۆیان تاو بدەن و بەو زانستەی وەریان گرتووە. هیواخوازم هەموو لایەک سەرکەوتو بوون لە بوارەکانی ژیاندا و ئایندەیەکی ڕوون چاوەڕێتان دەکات. بەڕێزان وەک هەمیشە نابێت لە سەرکەوتنەکان و پێشوەچوونی پەیمانگاکەماندا ڕۆلی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لەبیر بکەین کە هەردەم پاڵپشتیان کردوین و تاوەکو بتوانین بە شێوەیەکی تەندروست و پرۆسەی خوێندن بە سەرکەوتووی سەرەڕای قەیڕانەکان لە ساڵی خوێندنی 2021-2022 بەڕێ بکەین. لە کۆتاییدا زۆر سوپاسی سەرۆک و ئەندامانی دەستەی ئەمینداری دەکەم کە هەردەم وەک سیا پاڵپشتمان بوون تا بتوانین بە بەردەوامی پرۆسەی خوێندن بەرەو پێش بین و تەواوی بکەین. ساڵانی دیکە بە قۆناغێکی سەختی تەندروستی تێپەڕ بکەین و بە سەرکەوتووی تەواو بکەین. لە کۆتاییدا بەرهەمەکەمان بینی. دووبارە پیرۆزباییتان لێ دەکەم. سەرکەوتن هەر لە خواوەیە. پیرۆستان بی. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر سەرهەنگ قادر سورچی ڕاگری پەیمانگەی تەکنیکی پایتەخت بۆ وتارەکەیان. بەڕێزان داوا لە بەڕێز مامۆستا ئیبراهیم ڕەشید حەسەن بەڕێوەبەری خوێندنی تایبەت و بە نوێنەرایەتی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی با بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتارەکەیان.
بەڕێزان سەرۆکی دەستەی ئەمینداران ئەندامانی دەستەی ئەمینداران ڕاگر و ئەنجومەنی پەیمانگای پایتەخت میوانانی قەدرگران مامۆستایانی بەڕێز کەس و کاری دەرچوانی ئازیز ئەم کاتەتان باش بە ناوی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە ناخی دڵمەوە پیرۆزبایی گەرمتان لێ دەکەم سەربەرزم کە ئەمڕۆ لە گەڵتانم لە کەرنەڤاڵی دەرچوونتان خەرمان بەرەکەت 703 ڕۆڵەی وڵاتەکەمان ئەمڕۆ لە بوارە جیاجاکان لە پەیمانگای پایتەخت لە شاری هەولێر بڕوانامەی دیبلۆم وەردەگرن دڵنیام ئەم پۆلە گەندەش دەبنا بەشێک و بەشێکی گرنگی سەرمایەی مرۆیی وڵاتەکەمان بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی کوردستان بەڕێزان سێکتەری خوێندنی تایبەت بەشێکی گرنگی سیستەمی خوێندنی وڵاتەکەمان پێک دەهێنێت وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بە گرنگیەوە لە زانکۆ و پەیمانگە تایبەتەکان دەڕوانێت چاڕوانی ئێمە و کۆمەڵانی خەڵکی کوردستان لە زانکۆ پەیمانگە تایبەتەکان ئەوەیە کە بە ئاستێکی زانستی و بەرز و بە پێی ستانداردی ئەکادیمی خزمەتگوزاریەکانیان پێشکەش بکەن خۆشەویستان ئێمە مەبەستمانە کە دەرفەتی خوێندن بۆ گەنجانی وڵاتەکەمان فراوانتر بکەین بۆ ئەوەی هەموو گەنجانی وڵاتەکەمان دەرفەتیان هەبێت لە ناو وڵاتی خۆمان خەونەکانیان بێتە دی ڕێگە بگرین لە کۆچی بەلێشاوی توانایی مرۆیەکان و چوونە دەرەوە و بە هەدەردانی سەرمایەی نیشتیمانی لەو چوارچێوەیەشدا لە ماوەی 3 ساڵی ڕابردوو و بۆ ساڵی چوارەم بۆ ئەم ساڵیش بە هەوڵی ڕاستەوخۆی بەڕێز وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و ئەنجومەنی وەزارەت بەڕێژەی 45% لە کرێی خوێندنی پاراڵێل و ئێواران لە زانکۆ حکومیەکان و دا بۆ 25 لە کرێی خوێندنی زانکۆ تایبەتەکان داشکێنرا دەرچوانی ئازیز دەزانم هەمووتان چاوتان لەوەیە دوای تەواوکردنی خوێندن دەرفەتی کاری شایستەتان هەبێ بەڵام دەبێت ئەو ڕاستیە بزانن لە هیچ وڵاتێکی ئەم دنیاە بە تەنها حکوومەت ناتوانێت ئەم ئەرکە لە ئەستۆ بگرێت بەڵکو کەرتی تایبەت و کەرتی پیشەسازی دەبێت لەم ئەرک و ئۆباڵە نیشتیمانیە بەشدار بن پێویستە سەرمایە گوزاری لە هەرێمی کوردستان بە ئاراستەیەکی فراوانکردنی هەڵی کار و فرەجۆرکردنی کەرتی ئابووری و پیشەسازی هەنگاو بنێت دەشبێت هەمیشە ئەو ڕاستیەمان لە یاد بێت کە پرۆسەی خوێندن دەبێت ڕنگدانەوەی پێداویستەکانی بازاڕ و ئاراستەی گەشەکردنی ئابووری هەرێمی کوردستان بێت دەبێت باشتر هەوڵ بدەین کە ناوەڕۆکی پرۆگرامەکانی خوێندن و ئاکامەکانی پرۆسەی خوێندن بە پێداویستەکانی بازاڕی کارەوە ببەستینەوە و باشتر دەرچوون ئامادە بکەین بۆ ئەوەی بتوانن لەسەر ئاستی ناوخۆیی و نێودەڵەتی کێبڕچەی بەدەستهێنانی هەڵی کار بکەن دەرچوانی خۆشەویست جێگەی دەستخۆشیە کە پەیمانگەکەتان لە ماوەی ڕابردوودا لە پێدانی زانست و بنیاتنانی کارامەیەکانتان درێخی لێ نەکردوون و دەستپێشخەری گرنگ و بەرپرسانەی کردووە بۆ پەرەپێدانی ناوەڕۆکی پرۆگرامەکانی خوێندن و گۆڕانکاری لە سیستەمی خوێندن و بە ئاراستەیەکی کە ئاستی خوێندن لەم پەیمانگایە لە ئاستێکی ستاندەردا بێت سیستەم و ناوەڕۆکی خوێندن و ڕاهێنان لەگەڵ گۆڕانکاری زانستی تەکنۆلۆژیای دنیا هاوتەری بێت و ئاکامەکانی پرۆسەی خوێندن هاوشەوەی وڵاتانی پێشکەوتوو بریتی بێت
لە پێگەیاندنی کادری بەتوانە کەزانا و توێژەر و پرۆفیشناڵ بن. بۆیە ئێستاش چاومان لە توانا و لێهاتووی ئێوەیە لە دوای دەرچوونتان لە بوارە جیاجیەکانتان خزمەت بە وڵاتەکەمان بکەن، چونکە ئێوە لە زیرەکترین و بە تواناترین ڕۆڵەکانی وڵاتەکەمانن و هیزر و بیر و توانەکانتان هەوێنی نیشتیمان سازی و بنیاتنانی وڵاتەکەمانە. لە کۆتاییدا دووبارە دەستخۆشی لە دەستەی ئەمینداران و ڕاگر و ئەنجومەنی پەیمانگا دەکەم و دەستخۆشی لە مامۆستا بەڕێزەکان و فەرمانبەرانی ئەم پەیمانگایە دەکەم کە هەوڵیاندا و شەو نخۆنیان کێشە بۆ ئەوەی لەگەڵتان بن بۆ تەواوکردنی خوێندەکانتان و وەرگرتنی بڕوانامەکانتان. جێگەی خۆیەتی لێرەشەوە پڕ بەدڵ سوپاسی یەکە بە یەکەی خانەوادە و خێزانە میهرەبانەکانتان بکەم کە بەشێکی زۆری چێژ و خۆشی ژیانی خۆیان و توانە داراییەکانیان خستە خزمەتی پێگەیاندنی ئێوە. هیوادارم هەمیشە شاد و سەرکەوتوو بن. پیرۆزە. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستای ئیبراهیم ڕەشید حەسەن بەڕێوەبەری خوێندنی تایبەت و نوێنەری وەزیری خوێندنی باڵا بۆ پێشکەشکردنی وتارەکەیان. لەسایی تۆدا حەسامەوە وەکو سێباری دراخێت. داوا لە بەڕێز دکتۆر سەردار محەممەد ڕەشید سەرۆکی دەستەی ئەمیندارانی پەیمانگەی تەکنیکی پایتەخت دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتاری دەستەی ئەمینداران. بەناوی خوای گەورە و میهرەبان، بەڕێزان میێوانانی خۆشەویست، خانەوادەی دەرچوان، مامۆستایانی دڵسۆز، دەرچوانانی عازیز، زۆر دڵخۆشین ئەمڕۆ بەشداری دەکەین لە ئاهەنگی دەرچوانی خولی شەشەمی پەیمانگەی تەکنیکی پایتەختی تایبەت بەو بۆنەیەوە بە ناوی سەرۆک و ئەندامانی دەستەی ئەمیندارانی پەیمانگەی تەکنیکی پایتەخت پیرۆزبایی گەرم ئاراستەی خۆمان و ئەنجومەنی پەیمانگە و مامۆستایان و خانەوادەی دەرچوان و دەرچوانی عازیز دەکەم. هیوای داهاتوویەکی گەش لە ژیانی داهاتویان بۆ دەخوازین. بەڕێزان، ئەمڕۆ زیاتر لە 703 قوتابی لەم گۆڕەپانەدا بە مەراسیمێکی شایستە بڕوانامەی دەرچوون وەردەگرن و بەیانیش دەچنە قۆناغێکی دیکەی ژیانەوە تێکەڵ بە ژینگەی کار دەبن. شانازی بە هەمووتان دەکەین کە متمانەتان بە پەیمانگەکەمان هەبووە بۆ ئەوەی لە ماوەی 2 ساڵدا لە ڕێگەی ئەو پسپۆریە هەڵتان بژاردووە بۆ ئەوەی داهاتوویەکی گەشتر بۆ خۆتان تێدا بنیاد بنەن. دڵنیاشین کە بەتوانا و ماندوونەناسی ستاوی کارگێری و ئەکادیمی و زانستی پەیمانگەکەمان بە تایبەت توانە لێهاتووەکانی مامۆستا بژاردەکانی بەشەکانمان ئاسوۆی ڕوونتان دۆزیتەوە. ئەو بڕوانامەی ئەمڕۆ وەریدەگرن دەبێتە پاڵپشت بۆ وەرگرتنی دەرفەتی کار بەهۆی ئەوەی لە ماوەی 2 ساڵدا هەگبەی خۆتان بە زانست و زانیاری سەردەمیانە پڕ کردوتەوە. ئامادەبوانی خۆشەویست،
پەیمانگەکەمان پەیمانگەی تەکنیکی پایتەخت تایبەت ساڵ بە ساڵ گەورەتر دەبێت و لە ڕووی ژێرخانەوە گەشەکردنی بەرچاوی بەخۆی بینیوە. لە هۆڵی زیاتریش داین بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی خوێندنی باڵا و تۆژینەوەی زانستی لەسەر بنەمای کواڵەتی بەرز و لە ڕووی چۆنایەتی و چەندایەتیەوە بەشی دیکەش بکەینەوە. هاوتەری بێت لەگەڵ بازاری کار و دامەزراوی حکومی و تایبەتەکان. بەڕێزان، لەم بۆنە گرینگەدا نابێت ڕۆڵی وەزارەتی خوێندنی باڵا و تۆژینەوەی زانستی لەبیر بکەین، بە تایبەت فەرمانگەی پلان و خوێندن و بەڕێوەبەرایەتی خوێندنی تایبەت و دەستگای سەرپەرشتی دڵنیایی جۆری و پشکنین کە هەمیشە لە ڕۆژی دامەزراندنی پەیمانگەکەمانەوە بەو پەڕی دڵسۆزیەوە پاڵپشتیان کردوین، ڕێنماییان پێداوین بۆ سەرخستنی پەیمانگەکەمان. بۆیە بە ناوی سەرۆک و ئەندامانی دەستەی ئەمینداریەوە ڕێز و خۆشەویستی و سوپاسی خۆمان ئاراستە دەکەین و هەردەم چاوەڕێی ڕێنمایی تازە و پاڵپشتی تازەیان لێ دەکەین. هەروەها سوپاسی یەکەیەکەی ستافی کارگێری و زانستی پەیمانگەکەمان دەکەین، بە تایبەت بەڕێزان ڕاگر و یاریدەدەری ڕاگر، سەرۆک بەش و بەرپرسیەکە کارگێرەکان و تەواوی کارمەندان کە توانیوانە بەو پەری دڵسۆزیەوە لە ساڵی ئەکادمی 2022 ئەرکی خۆیان ڕاپەڕێنن و نەوەیەکی دیکەش بۆ کوردستان پێبگەێنن. بەڕێزان، لە ڕوانگەی هەستی خۆشەویستیمان بۆ ڕۆڵەکانمان بەردەوام لە هەوڵداین هەماهەنگی بکەین لەگەڵ زانکۆی حکومی و تایبەتەکان بۆ ئەوەی درێژە بە خوێندن بدەین. خۆشبەختانە ساڵانە کۆمەڵێک لە فێرخوازان لە زانکۆ پۆلیتەکنیک لە گشت بەشەکان درێژە بە خوێندن دەدەن لە پسپۆرەکەی خۆیان و هەروەها ڕێکەوتن کراوە لەگەڵ زانکۆی لوبنانی فەڕەنسیکەوە 5% داشکاندن بکرێت بۆ قوتابیانی پەیمانگەکەمان کەوا درێژە بە خوێندن بدەن لە زانکۆکەیان. لە کۆتاییدا جارێکی تر پیرۆزبایی لە دەرچوانی خۆشەویست دەکەین لە خانەوادەی دەرچوان، لە دەستەی ئەمینداری و ئەنجومەنی پەیمانگا و مامۆستایانی پەیمانگەکەمان. هەر ئارام و ئاوەدانی بێت کوردستان. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر سەردار محەممەد ڕەشید، سەرۆکی دەستەی ئەمیندارانی پەیمانگەی تەکنیکی پایتەخت، بۆ پێشکەشکردنی وتارەکەیان. بەڕێزان، ئێستاژ وتاری قوتابیانی دەرچوو لەلایەن ئیسرا زۆراب کانەبی دەرچوو لە بەشی دەرمانسازی دەخوێندرێتەوە. با جەناویان بفەرمون. وەکو سێباری دراخێت ئەوونەکانت بەدیێنام سوپاس پەیمانگەی پایتەخت ئەوونەکانت بەدیێنام سوپاس پەیمانگەی پایتەخت مازۆلگەی فێرکردن ئەی ڕێگەی سەرکەوتن. بەناوی خوای گەورە و میهرەبان. ئامادەبوانی خۆشەویست، بەڕێز نوێنەری جەنابی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی، بەڕێزان سەرۆک و ئەندامانی دەستەی ئەمینداری و ئەنجومەنی پەیمانگا، میوانانی بەڕێز، مامۆستایانی زۆر ئازیز، قوتابیانی خۆشەویست،
زۆر سەرفراز و ئاسوودەین کە ئەمڕۆ دوای 2 ساڵ لە خوێندوبوون و هەوڵ و ماندووبوون و تێکۆشان لەم مەراسیمەدا بەشدار دەبین لە شەشەمین ئاهەنگی دەرچوونی پەیمانگای تەکنیکی پایتەختی تایبەت لە ساڵی خوێندنی 2021-2022 جێگەی شانازیە کە ئێمە ئەو پۆلە قوتابیە لە دەرچووی ئەم پەیمانگایان ئەم پۆلە قوتابیەی لەم گۆڕەپانەدا ئەمڕۆ بڕوانامەی دیبلۆم وەردەگرین ئەوان ناومان دەچێتە هەگبەی ئەکادیمی و زانستی پەیمانگای تەکنیکی پایتەختی تایبەت ومێدەوارین پەیمانگای پایتەخت بەردەوام بێت بە پێدانی زانست بە لاوانی کوردستان بەگشتی و لاوانی هەولێر بە تایبەتی هەروەها برۆ بە پەیمانگا بدات و هەلیکردنەوەی بەشی تر لە گشت بوارەکان بدات و گرنگتر لەوە هەنگاونان بەرەوبوون بە زانکۆ بدات بەڕێزان ئەو بۆنەیە بە دەرفەت دەزانین کە وەک نوێنەری دەرچوانی پەیمانگا بە شانازیەوە پیرۆزبایی خۆم لە تەواوی دەرچوان و خانەوادەی قوتابیان و خوێندکاران و مامۆستا بەڕێزەکان و سەرۆک و ئەنجومەنی پەیمانگا و دەستەی ئەمینداری پەیمانگا بکەین هەروەها سوپایەسی بێپایانمان بۆ مامۆستا بەڕێزەکان هەیە کە لە 2 ساڵی ڕابردوودا بەو پەڕی بەرپرساریەتیەوە ئەرکیان کێشاوە بۆ پەروەردەکردن و فێرکردنمان بە زانستی سەردەمیانە لە پسپۆڕی جیاوازدا بۆ ئەوەی بتوانین لە بواری کرداریدا ئەو زانستەی وەرمانگرتووە بیخەینە خزمەتی کۆمەڵگە و کوردستانی خۆشەویست جارێکی دیکە پیرۆزە هەر شاد بن سپاس بۆ خات و ئیسرا زۆرابکانەبی دەرچووی بەشی دەرمانسازی بۆ وتارەکەیان پیرۆزتان بێ پیرۆزەم ڕۆژە خۆشە پیرۆزتان بێ وەرگرتنی بڕوانامەی دەرچوونتان لە خۆتان لە کوردستان لە خانەوادە سەربەرزەکەتان لە مامۆستایان لە ستافی ئەکادیمی و کارجێڕی و پەیمانگەکەتان لە قەڵا و منارەی سەربەرزی کوردستان لە هەولێری ڕۆحی هەموو کوردان لە پایتەختە جوانەکەی کوردستان پیرۆزتان بێ ئاڵاکانتان بەرزکەنەوە بخاون بڕوانامە خەون و ئەواتم هاتەدی پایتەخت فێری کردم کە داهاتم چۆن بێتە دی پایتەخت فێری کردم کە داهاتم چۆن بێتە دی ئەی پایتەخت مەزۆلگەی فێرکردن ئەی ڕێگەی سەرکەوتن بەڕێزان ئێستاش پەیمانگەی تەکنیکی پایتەخت تایبەت لەو مەراسیمە گرنگەدا ڕێز لە کەسێکی دڵسۆز و ماندوونەناز دەگرێت کە لە سەرەتای دامەزراندنی پەیمانگەوە خزمەتی بە پەیمانگە کردووە و ئەو پەیمانگەیە گەیاندۆتە ئێستا و ڕۆڵی بەرچاوی هەبووە لە پێشخستن و فراوانکردنی پەیمانگە ئەویش زۆر بەڕێز کاوە عومەر عەبدوڵڵا بەڕێوبەری یەکەی خزمەتگوزاری پەیمانگەی تەکنیکی پایتەختە داوا لە بەڕێز دکتۆر سەردار دەکەین بفەرمێت بە پێدانی قەلغانی سوپاس و پێزانین خاکە جوانە بۆ من ژیانە ڕوح و جانم بەفیدای کوردستانە چاوی هەموانە هیوای دڵانە چەند شیرینە بۆچی جوانی ژیانە ئەم خاکە جوانە بۆ من ژیانە ڕوح و جانم بەفیدای کوردستانە چاوی هەموانە هیوای دڵانە چەند شیرینە بۆچی جوانی ژیانە لانەی ئەوینم سەرچاوەی ژینم کوردستان هەر زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر سەردار تکایە دەرچوانی خۆشەویست هەرێکە و لە شوێنی خۆی دابنیشێتکایە بەڕێزان بڕگەی کۆتایی ئاهەنگەکەمان بەخشینی خەڵاتی ڕێزلێنانە بە قوتابی ئازبەرزەکانی سەر ئاستی بەشەکان لەسەر ئاستی بەشی دەرمانسازی یەکەم خەڵاتی یەکەم لەسەر ئاستی بەشی دەرمانسازی قوتابی دیار ئیبراهیم محەممەد عومەر
شادي وعادادي وما يسر في لازم بوتو بروح هر آمد خەڵاتی یەکەم لەسەر ئاستی بەشی دەرمانسازی قوتابی دیار ئیبراهیم محەممەد عومەر پێیان دەبەخشرێت داوا لە بەڕێز دکتۆر یوسف داوا لە بەڕێز دکتۆر یوسف دەکەین یاریدەدەری سەرۆکی زانکۆ بۆ کاروباری قوتابیان بفەرمێت بە پێدانی ڕێز خەڵاتی دووەم لەسەر ئاستی بەشی دەرمانسازی قوتابی ئیدریس فەتاح شوکری بفەرموو. ئەی کوردستانم هاناسەمگیانم من تۆم ناوێ ئاوارە و پەرێشانم نووری چاوانم دایکم باوانم ڕۆژێ دوور لە تۆ هەڵناکەم نەتوانم ئەی کوردستانم هاناسەمگیانم من تۆم ناوێ ئاوارە و پەرێشانم نووری چاوانم دایکم باوانم ڕۆژێ دوور لە تۆ هەڵناکەم نەتوانم تۆ بڕوتینم خەڵنی شیرینم خێراییم دادێ دوور بم نەبینە تۆ بڕوتینم خەڵنی شیرینم. خەڵاتی سێم لەسەر ئاستی بەشی دەرمانسازی قوتابی ئیسرا زۆراب کانەبی تکایە بفەرموون. فیدای کوردستانە چاوی هەمووانە هیوای دڵانە چەند شیرینە بۆچی جوانی ژیان لانەی ئەوینم سەرچاوەی ژینم کوردستان هەر تۆی چارەی برینە لانەی ئەوینم سەرچاوەی ژینم کوردستان هەر تۆی. خەڵاتی دووەم لەسەر ئاستی بەشی کارگێڕی کار قوتابی بێریڤان نەجمەدین مەغدید ناسەمگیانم من تۆم ناوێ ئاوارە و پەرێشانم نووری چاوانم دایکم باوانم خەڵاتی سێم لەسەر ئاستی بەشی کارگێڕی کار قوتابی هەژار ئیسماعیل مەحموود چەپڕەکانتان بەشی ژمێریاری بە گوڕ تۆ بڕوتینم خەڵنی شیرینم خێراییم دادێ دوور بم نەبینە تۆ شادی و ئازادی و مایەی سەر فێرازیم بۆ تۆ بە ڕوحم هەر ئامادە و ڕازیم. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر سەرسام خەلیشوانی بەڕێوەبەری تۆماری گشتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا مانچ دەرچوانی خۆشەویست سێ یەکەمەکان پیرۆزتان بێ قوتابیان چۆن بەڵێنماندا بوو لەگەڵ خەڵاتی ڕێزلێنان شایستە داراییەکانیشمان بۆ یەکەم و دووەم و سێم گەڕاندەوە بە ڕێژەی جیاجیا پیرۆزە 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 دەرچوانی خۆشەویست و عزیز ئێستاش کاتی ئەوەیە هەمووتان بە جوانترین شێوە بە هەڵدانی کلااوەکانتان بۆ ئاسمان خۆشی دەربڕن و پڕ بە دەنجی بەرز بڵێن سپاس پایتەخت شەکاوە بێت ئاڵای کوردستان سەرکەوتوو بێت پایمانگەی پایتەخت داهاتوێکی گەشت بۆ دەرچوان دەرچوانی خۆشەویست ئەوانەی تا ئێستا کلااوەکانیان بەسەر سەریانەوەیە تکایە هەمووتان بەیەکەوە کلااوەکانتان بەرزکەنەوە بۆ ئاسمان
بريايا كرازرس جوانا لبالي دايا كرازرس بردمي مرحبا يا كرازرس زلفية ودا يا كرازرس سيناني مالي ملا يا كرازرس وكوزارا دوكونا يا كرازرس يا مدناكي مرحبا يا كرازرس وير الشاوي وير الشاوي وير الشاوي يلا وير الشاوي 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 كرازرس وير الشاوي 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 كرازرس شاموني وشكرا سرتو بيبي قروج وشكرا يلا بشي بشي ها قول مداوي وسيانا بقرار مخوينا لي وسيانا بقرار خلقي مرقوت فيانا بقرار يا قوم مريم مريم بقرار يا قوم مريم مريم وير الشاوي وير الشاوي وير الشاوي وير الشاوي 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 قرار وير الشاوي 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 قرار قرار الشاوي خش قرار سرسوا بي بقرور جوش قرار تمايلي بقلم تمايلي دشي يا صاحبي مايلي من يجبرني صاحبي مايلي من يجبرني لا علم لا علم لا علم لا علم ليلك امشي ليلك امشي لا علم لا علم لا علم لا علم ليلك امشي ليلك امشي كي مسود المصير مرسى